چەممە شاری مەریوان هاوکات بە بۆنی هەفتەی بەسیز پەیکەرێک بە ناوی پێشمەرگەی موسڵمان پەردەی لەسەر لادرا و قوڵنجی کردنەوەی گۆڕەپانێکی نوێش هەر بەم ناوە لە زەوی درا. عەلی حوسێن پەناهی بەرپرسی کۆمیتەی دروستکردنی مۆنومێنتی پێشمەرگەی موسڵمان دەڵێ بە مەبەستی ڕێزگرتن لە فیداکاری پێشمەرگەکانی موسڵمان لە ساڵی 2013 کۆمیتەیەکیان دروست کردووە لەگەڵ پارێزگاری کوردستانیش گەیشتوونە تا ڕێکەوتن بۆ ئەوەی هەردا قەزاکەی ئەو پارێزگایە مۆنومێنت و پەیکەری تایبەت با کوژراوەکانی پێشمەرگەکانی موسڵمان دروست بکەن. فەرماندەکانی سوپای پاسداران پێیان وایە دروستکردنی پەیکەر و مۆنومێنت بۆ ئەندامە خۆجیەکانی سوپات دەبێتە هێمایەک بۆ گواستنەوەی باهەکانی کۆماری ئیسلامی ئێران. لێرە هێمایەک دروست دەکرێت هەرچەند لە هەموو پارێزگای سنەو ورمێ قارەمانێتی گەورە تۆمار کراوە، بەڵام ئەوانە بۆ ئەوەیە خەڵک لێرە کۆ ببنەوە تاوەکو بیرەوەریەکان بۆ جیلەکانی دیکە بگوازرێتەوە. پێشمەرگەی موسڵمان بەشێکن لە ڕێکخراوی بەسیجی سوپای پاسدارانی ئێران کە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران نێوێک بوو بۆ ئەندامە خۆجیەکانی سوپای پاسداران دانرا. ئەندامانێک بۆ هۆی ناسینی ناوچە شاخەویەکانی کوردستان بوون بە چاوساخ و پێشڕەوی هێزەکانی سوپا و ئارتەشی حکومەتی ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کە خۆی بە یەکێک لە ئەندازیارانی دروستکردنی ڕێکخراوی پێشمەرگەکانی موسڵمان دەناسرێت گوتوویەتی ئەوان خۆیان و بنەماڵەکانیشان لا پێناو حکومەتی ئێران خۆیان خستۆتە مەترسیەوە. بودن در همه جای منطقه کردنشین برادران مؤمن و با اخلاص وجود داشتند. لە هەموو ناوچە کوردنشینەکان هەبوون ئەو برا ئیماندار و مخلیسانە کە بۆ شۆڕشی ئێران قوربانیاندا. لووتکەی ئەوانە هەر ئەو گەنجانە بوون کە لە چوارچێوەی پێشمەرگەکانی موسڵمانان چەکیان بەدەستەوە گرت و چوونە مەیدانی شەڕ، گیانی خۆیان و بنەماڵەکانیان خستە مەترسیەوە. عەلی ئەکبەری ڕەنجبەران یەکێکە لە بیرمەندانی ڕێکخراوی بەسیج سەبارەت بە دروستکردنی مۆنومێنت و پەیکەری ئەندامانی خۆجەی سوپا لە کوردستان دەڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی شەڕی دەرونی لە دژی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان بایەخی زیاتر بە پێشمەرگەی موسڵمان دەدەن، چونکە بە گوتەی ڕەنجبەر حەزبەکانی ڕۆژهەڵات بە ئەندامانی خۆجەی سوپا دەڵێن جاش بۆی ئەوان لە دژی ئەو وشەیە کۆمەڵێک نێوی وەک پێشمەرگەی موسڵمان و ڕۆڵەی وەتەنیان بۆ ئەندامانی خۆجەی سوپا هەڵبژاردووە. ڕەنجبەر دەژڵێ ناونانی ناوچە و شەقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە چوارچێوەی شەڕی دەرونیدایە لەگەڵ دژبەرانی شۆڕش.